خۆکوشتن ئەگە لە هۆکارەکان باسکەین هۆکاری یاسایی ئەتوانین بڵێن ئجراءەکان لە دادگایە تۆزێ زەحمەتن بۆ ئافرەت خصوصەن ئەگە بێتەوە مەسەلەی جیاوبوون زەحمەتە بۆ ئافرەتان سیپێ بکە ئەگە خۆی کۆمەڵێک کێشەی هەبێ لە خێزانە دێتە دادگا یارمەتی نادا دیسانەوە لە کۆمەڵایەتیەکە بەنانی عشایر تۆزێ مسەیترن ئەمە هەروای لێکە هەمووی ئەبێتە سترێسێ بۆ ژن دووەمیان ئەگە بیگەڕێنەوە ئێمە نەبوونی شەڵتەرمان هەیە لە کەرکووک ئەمیش هەر بۆ خۆی هۆکارێکە یاسای خێزانیش تونتیزر ئەمە تا ئێستا پەسەند نەکراوە ئەمە هەمووی لە هۆکارە یاسایەکە وای لێکا کە کەسان خۆی بەرەو کوشتنە بە مەسەلەی کەیسی خۆکوشتن ئێمە هەموو جاپێنن ئەمامە تاوانە ڕەشەکانن کە زۆر مسەجل نین بەداخەوە لە دادگایە لەبەرەوەی زۆر جاتیە ئەلێ ئەمە جاروە هەیە خۆکوشتنە بەڵام ئەکرێت یان لە ماڵەوە ئەیان کوژن بەڵام ئەکرێتە خۆکوشتن ئەمەشمان هەیە ینی زۆر دقیق نییە لە شتەکانە تەنانش ئەوانەی کە نەجاتیان ئەبێ واتان نامرن دیسانەوە ئەچنە مستەشفا ئەلێن ئەمانە یعنی خۆکوشتن نەبووە جاروە هەیە لێ نەوتە غازە توزانم لەو کۆمەڵە لەم ئەسبابانە بۆیە خۆی ئەمە دیسانە ئەگەڕێنەوە ئێلێن لەبەر ئێمە یاسای توندوتیژی خێزانیمان پەسەند نەکراوە تا ئیسا ئەمە بۆ یەکەم ئێمە ئەم مشکلانەمانە بە ئەمە بێ دادگای تایبەتی هەبێ یاسای تایبەتی هەبێ لەبەری زۆر جا کێشارەکان بەڕاستی خێزانیە بێ دووەمیش ئەگە خێزانیش نەبێ گەنجان ئێمە تۆزێ شەبەکە تەواصل اجتیماعی ئەمە بۆ خۆی دەورێ سلبی هەیە لەسەر گەنجەکان هیوادارین حکوومەت بتوانێت ڕقابەیە لەسەر ئەمە بکرێت زۆر لە کچەکانمان هەیە ئەمە کاتی ئەچینە قوتابخانەکان ئەزانین ئەمە تهدید دەکرێت لەسەر ئەو تەواصل اجتیماعیە هۆکارمان زۆرە کێشەمان زۆرە طبعاً ڕۆژ بە ڕۆژ کێشەکانمان زیادەکە مانگ بە مانگ ئەم مانگە زۆر زیاترە لە مانگی پێشوو ئەم ساڵ زۆر زیاترە لە ساڵی پێشتر خێزان لە یەک دوورەکەوێتەوە خێزان یارمەتی کچیان نادەن تەلاقمان زۆرە کێشەمان زۆرە بۆیە هەمووی و یەکێک لەوانە بینی کۆمەڵایەتی تەواصل اجتیماعی ڕاست بە دەورە زۆری هەیە لە مەکتەبەکان هەمووی لە تەمەنی مراهقین بچووکترین کێشیان هەبێ لە خۆکوشتنەکەنەوە و ئێمەش لە سەر مەکتەبەکان ئیشمان کردو و بینیمانە چی حاڵەتێکی زۆریان هەیە لە خۆکوشتن کە وای لێ هاتووە وەکوتمان بۆتە مۆدێل ناجح نابێت بیر لە خۆکوشتن ئەکاتەوە خۆشەویستێکی وازی لە هێنە بیر لە خۆکوشتن ئەکاتەوە ئیتر ماڵەوەیان باشنی لەگەڵ بیر لە خۆکوشتن ئەکاتەوە خێزانەکان زیاتر یعنی پاڵپشتی کچەکانیان نین ئاگیان لە کچەکانیان نییە یان بەڕاستی نازانیانی ئەوە چونکە من لە کەرکووک ئەژێ من کێشەکان کەرکووک ئەبینم و نازانم بۆچی یان ئەو تا لە بەغدا لە هەورێ دەستێمانی ئەو شتانم بۆ نییە چارەسەر ئەوەیە کە کچەکەم کێشەیەکی ئەبێ لە پشتی بۆستم کە لە مەکتەبە وەکو هاوڕێ بم لەگەڵی کە لە ماڵەوە هەموو قسەم نەبێت لەگەڵ کچە ئەگەر ئەو غەڵەتە بکەی من ئەتکوژم ئەو غەڵەتە بکە بەیان دووبارێ خوا نەخواستە غەڵەتێکی بەسەر هات خۆی بکوژە بێ ئەوەی لە ترسە زۆر شتێ ئەمە ئەبێ بکەین لە مەکتەبەکان هەموو مەکتەبێک ئەبێت تۆژەری کۆمەڵایەتی لەبێ بەڵام نییە بەداخەوە لە دەمەکتەباگەرێک مەکتەب هەیە بێ باشە ئێمە کە ڕێژەی 106 حاڵەتمان ئێستا لە ناو شاری کەرکووک بەڕاستی ڕێژەیەکی زۆرە کە ئەمەش ڕنگدانەوەی وەزعی کۆمەڵایەتی و هەروەها ڕنگدانەوەی نەبوونی هەلی کار و گەندەڵی و وەزعی سیاسی و هەموو کێشەکان کۆبەتەوە کە ڕەنگی داتەوە ناو کێشەی ناو خێزان کە وای کردووە و ڕێژانە زیادکە و خەڵکیش دەرونیان ئێستا ڕژبین بووە لەو مۆزعی کە بەردەوام ئەمە چەند ساڵە لە مۆزعەیە اینجا بۆیە سەرەکەین کە کەرکووک 106 حاڵەتی هەیە بەغا 102 حاڵەتی هەیە کە مقارنە بکەین لە بینی چەند کەرکووک ملیۆنێک و نیوە بەغا 8 ملیۆنە یعنی تۆ بزانە 5-6 جار بەقەد خەڵکەکەی بەقەد شاری کەرکووکە یعنی لەو پیشانەدا خەڵکی شاری کەرکووک زیاتر ڕژبین بووە هەروەها یعنی ناتوانن زیاتر کێشەکانی خۆیان چارەسەر بکەن بۆیە ڕۆکەنە خۆکوشتن هەتا نەجاتیان بێت لەم کێشەیە بۆیە لێرەشە یعنی داواکەین کە حکوومەت پلانێکی استراتیجی هەبێت پتە و بێ کە بتوانین خاستە لەو شارانەی کە ڕێژەی خۆکوشتنی لێ زیاد بووە چۆن بتوانن چارەسەری بکەن ڕاگەیاندن هەبێ بەرنامەی تایبەتی هەبێ بۆ وشیارکردنەوەی خەڵک چۆن بتوانین کێشە چارەسەرکەین ڕێکخراوەکان بەرنامەی وشیاریان هەبێت و زیاتر لە ناو
قوتابخانەکان لە ناوبینی گەنجان هەروەهاش ئەبێ حکوومەتیش یعنی هەوڵدا هەلی کار دروست کات هەروەها بازار گەرم بێتەوە بژێتەوە ڕێژەی گەمتەڵیش کەمەوە بێ یعنی لێرە هەموو لایەکان وەکو بڵێ وەکو زنجیرەیەکە هەمووی نووساوەتەیەکە بۆش هیوادارین حکوومەت چکە ساڵ بە ساڵ بەداخەوە ئەو ڕێژەیە زیادەکە کە حکوومەت ئاوڕێکی توندی لێ نەداتەوە ئێستا یعنی بەداخەوە کە ئێمە ساڵێن 725 حاڵەتمان هەیە لەسەر ئاستی عێراقا ڕێژەکەی گەموقارنە بکەین هەر وەکو ئەو کەسانەیە ئێستا کە بڵێن شەهید بوون لەو مزاهرانەی ناوەند و خواروی عێراق